فەرمایشتی ژمارە 16 گرنگی و پێویستی تەوبە و داوای لێخۆشبوون کردن. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن العبد إذا أخطأ خطيئة نكتت في قلبه نكتة سوداء فإذا هو نزع واستغفر وتاب سقل قلبه وإن عاد زيد فيها حتى تعلو قلبه. أخرجه الترمذي بجماري 3334 وقال حسن صحيح، والنسائي في الكبرى بجماري 10251. واتى أبو هريرة رضا ورحمة خوالي بدله پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمویەتی کاتێک بەندە گوناهێکی کرد خاڵێکی ڕەش لەسەر دڵی پەیدا دەبێ جا ئەگەر وازی لێهێنا و داوای لێبوردنی کرد و گەڕایەوە دڵی سپی دەبێتەوە و ئەگەر گوناهەکانی بەردەوام بوون خاڵە ڕەشەکان زیاد دەکەن هەتا دەبێتە ژەنگ بەسەر دڵی و تەواو ڕەش دەبێت. ئەمە پەروەردەی و کرداریەکان. هیچ کەسێک هەوری بێپەڵە و فریشتەی بێهەڵە نییە. هەموو مرۆڤێک گوناه و هەڵە دەکات و ئەوە سونەتێکە ئیلاهیە لەسەر زەوی. بۆیە بیر لەوە مەکەوە نابێ گوناهان بکەی، یان کە گوناهت کرد تووشی بێئومێدی بیت لە لێخۆشبوونی خوا، بەڵکو بیر لەوە بکەوە خوایەکی میهرەبانت هەیە بەزەیی پێش تووڕەیەکەی کەوتۆتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ناخەوە تۆ بڕیاری ئەوە دابێت کە خۆت بپارێزی لە هەرچی خوا پێی ناخۆشە. لولا أنكم تذنبون لخلق الله خلقا يذنبون فيستغفرون فيغفر لهم. رواه مسلم بجماري 2748. فرمايشتي جمارة حفدة ترسناكي بدوي عيبي خلق كوتن. عن معاوية رضي الله عنه يقول سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إنك إذا اتبعت الريبة في الناس أفسدتهم فإني لا أتبع الريبة فيهم فأفسدهم. أخرجه البخاري في الأدب المفرد بجمال 248. واتى معاوية رضا ورحمة خوالي بدله لبيغمبري خوام صلى الله عليه وسلم بيست دي فرمو دڵنیا بە ئەگەر تۆ بە گومان دوای عیب و کەم و کوڕی بکەوی لە نێو خەڵکیدا ئەوە تێکیان دەدەین. عیب و کەم و کوڕیەکان ئاشکرا دەبن، خراپەکاری دەبێتە شتێکی ئاشکرا و سادە. من هەرگیز بە دوای گومان ناکەوم لە نێو خەڵکیدا بۆ ئەوەی عیبیان بزانم، تێکیان بدەم و تووشی خراپترینیان بکەم. پەیامە پەروەردەی و کرداریەکان. هیچ ڕۆژگارێک وەک ئێستا وێرانە نەبووە لە ڕووی ئەوەی مرۆڤەکان هێندە عەوداڵی زانینی زانیاری بوو بن لەسەر یەکتری و گەڕان بە دوای عیب یەکتر. ئاشوبەکان زۆرن، هیچ کەس پارێزراو نییە جگە لەو کەسەی خوا پاراستویەتی. بۆیە تا بۆت دەکرێت خۆت بپارێزە لە گومانی خراپ و گەڕان بە دوای عیبی خەڵک و هەوڵ بدە عیبی خەڵک بپۆشی تا خوای پەنهانزان عیبەکانت بپۆشێت. فەرمایشتی ژمارە 18 گەورەی پاداشتی ئاشتکردنەوەی خەڵک. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال ما عمل ابن آدم شيئا أفضل من الصلاة وصلاح ذات البين وخلق حسن. أخرجه البيهقي في شعب الإيمان بجماريان زهزار النوطيك، والبخاري في التاريخ الكبير يكشستسه وصححه الألباني. واتى أبو هريرة رضا ورحمة خوالي بيدا جيرته پیغمبر صلی الله علیه وسلم فرموویەتی هیچ کردەوەیەکی نەوەی ئادەم نییە باشتر بێ لە نوێژ و ئاشتکردنەوەی نێوان خۆیان و ڕەوش جوانی. پەیامە پەروەردەی و کرداریەکان. هەندێک کردەوە هەیە لای خوا زۆر گەورن، لە فەرمودەی تر هاتووە ئاشتکردنەوەی نێوان خەڵک لە نوێژ و ڕۆژوش گەورەترە. ئەوەش بەهۆی ئەوەی فیتنە و ئاشوب کە دروست بوو خەڵک نایپەژێتە سەر عیبادەتەکانیش. بۆیە دروشمی تۆ با بریتی بێ لە گواستنەوەی قسەی باش لە نێو خەڵک، ئاشکردنەوەی ئەوانی لە یەکتر نیگەرانن، دڵخۆشکردنی دڵتەنگان و مامەڵەکردن بە جوانترین شێوە لەگەڵ دەوروبەر، جا هەر کەسێک بێت و هەر بیرکردنەوەیەکی هەبێت. ألا أخبركم بأفضل من درجة الصيام والصلاة والصدقة؟ قالوا بلى. قال إصلاح ذات البين فإن فساد ذات البين هي الحالقة. أخرجه الترمذي بجمارة 2509. فرمایشتی ژمارە 19 ڕواداران دڵسۆزی یەکترن. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال المؤمن مرآة أخيه
والمؤمن أخو المؤمن يكف عليه ضيعته ويحوطه من ورائه. أخرجه البخاري في الأدب المفرد بجمالة 239، أبو داود بجمالة 4918، والبيهقي في شعب الإيمان بجمالة 7645. واتا أبو هريرة رضا ورحمة خوالي بدله پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي: بروادار آواني بروادارة، بروادار برای بروادارة، پارێزگاری دەکات لە زیان و فەوتان، پشتی دەگرێت و بەرگری لێ دەکات واتە سەری دەخات. پەیامە پەروەردەی و کرداریەکان: موسڵمان لە بنچینەدا ئەوە پێناسەیانە ستەم لە یەکتر ناکەن، ڕێز لە یەکتر دەگرن، ئەهلی وەفا و چاکەکارین لەگەڵ یەکتر، پشتی یەکتر دەگرن و بە ڕوح و ماڵ و لاشە لە خزمەتی یەکتریدان، چیان بۆ خۆیان پێخۆشە ئەوەشیان بۆ خوشک و برای خۆیان پێخۆشە لە چاکە و دەیان سیفەتی جوانی تر. ئەگەر ئاوایت بۆ موسڵمانان پیرۆزت بێت و دەست بەو سیفەتانەوە بگرە، خۆ ئەگەر وانە بیت پەنا بەخوا، ئەوە پێویستە دوای بیستنی ئەم فەرموودەی سەروەرمان پێداچوونەوە بە کردار و گفتار و مامەڵەکانی خۆتدا بکەیتەوە. فەرمایشتی ژمارە 20: پاداشتی دوعاکردن بۆ موسڵمانان. عن عبادة بن صامت رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: من استغفر للمؤمنين والمؤمنات كتب الله له بكل مؤمن ومؤمنة حسنة. أخرجه الطبراني في مسند الشاميين بجمال 2155. قال الهيثمي: إسناده جيد وحسنه الألباني. واتە عوبادەی کوڕی صامت ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ: گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم دەیفەرموو: هەر کەسێک لەخوا بپاڕێتەوە و داوای لێخۆشبوون بۆ ئیماندارانی پیا و ئافرەت بکات، بە ئەندازەی ژمارەی ئیماندارانی پیا و ئافرەت خوا چاکەی بۆ دەنووسێ. پەیامە پەروەردەی و کرداریەکان: یەکێک لە چاکەکانی موسڵمان لەگەڵ برا و خوشکەکەی بریتیە لە دوعای چاک بۆکردن و داوای لێخۆشبوونکردن بۆی لە خوای پەروەردگار، بەتایبەت لە کاتە پەنهانەکان کە فەرموودەی صحیحی لەبارەوە هاتووە وەڵام دەدرێتەوە. بۆیە هەوڵ بدە خوشک و برا موسڵمانەکان بەتایبەت مردووەکان زۆر پێویستن بۆ یەک دوعای لێخۆشبوونت. هەروەها زیندووەکان زۆر پێویستن بۆ دوعای هیدایەت و بەردەوامبوونیان. لە بیریان مەکەم، بێنە پێشاوت بە یەک دوعاکردن بە ملیار چاکت بۆ دەنووسێ، تەنها بەدڵ بڵێ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات. دعوة المرء المسلم لأخيه بظهر الغيب مستجابة، عند رأسه ملك موكل كلما دعا لأخيه بخير قال الملك الموكل آمين ولك بمثل. رواه مسلم بجمالها 87.